وبسایت و شبکه‌های اجتماعی صدای امریکا دنبال کنید. جه دنگ امریکا ل واشنطن هم بخیر هاتنا و برنامه زندیا بش کردی ایرو 26 پوشبر 2726 آ کردی کو دکه و هفته تیر ماه 2026 آزاینه اسیروان قچوم الگل هفکار خو بفرا و نوری و دمجمره بواره دمینن داده امنو چو آگاهین هری داویج امریکا کردستان و جهانی بو پیشکش بگن سلاوی منیش ل ایو بینران و گوگرانی خوشویسمان لدل و سپاسدان دکین که ام برنامه تان هل بجاردو لگل من بمنوا سندکام تەواوبوونی خولی نوێی هێرشی شەوانە بۆ سەر ئامانجەکانی لە ئێران ڕاگەیاند. ارتشا ایران به درون و موشکان بنگهین پارتیاکە کوردێن ڕۆژهەڵات لە هەرێما کوردستانی دکە ئارمانج. شاندی ئەمراڵی لەگەڵ ئەکەپە و مەهەپە کۆ دەبێتەوە. کۆشکا سپی ئامادەبوونا سەرۆک ترامپ لە لیستکا داویە جاما جیهانی پشتڕاست دکە. جیهان بە شێوەیەکی خێرا لە جوڵەدایە و هەر سات و هەواڵێکی نوێژ دەتوانێت هاوکێشەکان بگۆڕێت لە بڕیارە چارەنووسازەکانی کۆشکی سپی تا پێشاتەکانی ناوچەکە و جیهان. بەرنامەکەمان لە واشنگتۆن و کۆشکی سپیەوە دەست پێ دەکەین. پەیامنێرمان هیوا سەڵام دوایین هەواڵ و زانیاری و پێشاتەکانی پەیوەست بە کۆشکی سپیتان بۆ باز دەکا. هیوا ئەمڕۆ هەواڵەکانی کۆشکی سپی چی هەیە چیت پێ بۆمان لە سەبارەت بە کۆشکی سپی؟ بەفرا بەرپرسانی کۆشکی سپی ڕانگەیاندووە کە گەمارۆی سەر ئێران بەردەوامە ناهێڵن هیچ کەشتێک بچێتە ناو ئێرانیان بێتەوە دەرەوە. هەروەها بردومانەکان بەردەوامتر دەبن. بەرپرسانی کۆشکی سپی ڕای دەگەێنن کە بردومانەکانی سەر ئێران چڕتر دەبنەوە و پێشببینی دەکرێت کە هەفتەی داهاتوو بردومانەکان لەسەر ئەو وڵاتە زۆر چڕ ببنەوە. هەروەها ئەم بەیانیە بە کاتی کوردستان کە شەو بە کاتی ئەمریکا دەکات دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گوتارێکی هەبوو بۆ هاوڵاتیانی ئەمریکا باسی لە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ کرد چ پەیوەندیدار بە ناوخۆی ئەمریکا چ پەیوەندیدار بە دەرەوەی ئەمریکا کە گرنگترینیان پەیوەست بوو بە ئێرانەوە شێوازی هەڵبژاردنەکانی ئەمریکا هەروەها پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا. با سەرەتا گوێ بۆ ئەو راپۆرتە بگرین کە ئامادەمان کردووە لەو بارەیەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا شەوی ڕابردوو بە کاتی واشنگتن کە ئەم بەیانیە دەکات بە کاتی کوردستان گوتارێکی بۆ هاوڵاتیانی ئەمریکادا. سەرۆکی ئەمریکا قسەی لەسەر زۆر بابەت کرد و سەرەتا سەرکەوتنی ئەمریکا لە ڤەنزوێلا بەبیر هێنایەوە و دڵنیاییدا کە ئەمریکا لە ئێران سەر دەکەوێت و زۆر بە زوویش بەرهەمی ئەو سەرکەوتنە دەبینین. سەرکەوتنمان لە ڤێنزوێلا بەدەست هێنا و ئێستا پێیەکەوە کار دەکەین و ڕۆژانە چەندین ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنین. بە هەمان شێوە وا خەریکین لە ئێران سەر دەکەوین و بەرهەمی ئەم سەرکەوتنەش زۆر بە زوویی دەبینین. زۆرینەی گوتارەکەی دۆناڵد ترامپ بۆ قسەکردن بوو لەسەر چۆنیەتی پاگڕاگرتنی هەڵبژاردنەکانی ئەمریکا. ترامپ بانگی لە کۆنگرێس کرد کە بە زووی پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا پەسەند بکەن و چەندین بەڵگەی نهێنی بۆ ڕایگشتی ئەمریکا خستە بەردەست کە نیشانی دەدەن وڵاتان و بە تایبەت وڵاتی چین هەوڵی دەزوێردانی لە هەڵبژاردنەکانی ئەمریکا داوە و زانیاری تایبەتی هاوڵاتیانی ئەمریکای کۆ کردوێتەوە.
چەندین ساڵە ئەو بەڵگەنامە نهێنیانە دەشاردرێنەوە، بەڵام ئێستا هەموو شتێک دەگۆڕێت. ئەو بەڵگەنامانەی ئاشکرایان دەکەین لەلایەن کۆشکی سپی لە پرۆسەیەکی شەفافدا کۆکراونەتەوە. گروپێک کارمەندی خەمخۆر لەگەڵ بۆردی ڕاوێژکارانی هەواڵگری سەرۆک بە هاوکاری کەسانی باڵا لە هەواڵگری کاریان کردووە. هەموو بەڵگەکان بە وردی لە کۆڵینەوەیان لێکرا و پژڕاستکراونەتەوە. وا ئێستا بەڵگەنامەکان لە وێبسایتی کۆشکی سپی بۆ ڕایگشتی دادەبەزێنین. بەڵام هەرزوو چینیەکان ئەو تۆمەتانیان ڕەت کردەوە کە هەوڵی دەزوەردانیان لە هەڵبژاردنەکانی ئەمریکا دابێت. چین پابندە بە بنەمای دەسوەرنەدان لە کاروباری ناوخۆی وڵاتانی دیکە. ئێمە هیچ بەرژەوەندیەکمان نییە لە دەسوەردان لە هەڵبژاردنەکانی ئەمریکا و هەرگیز ئەوەمان نەکردووە. بەڵێ بابەتی شێوازی هەڵبژاردنەکان لە ناوخۆی ئەمریکا ڕای جیاوازی لەسرە لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان. دیموکراتەکان بەو جۆرە بیرناکەنەوە و پێیان وایە کە ئێستا ئەو کاتە نییە کە پێویست بێت یاسای پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا لە کۆنگرێز پەسەند بکرێت. هەروەها پەیوەندیدار بە خشتەی پلانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەمڕۆ لە کۆشکی سپی بووە، خەریکی کاروباری ڕۆژانەی کۆشکی سپی بووە. ئێوارە لە ترامپ تاوەر لە شاری نیویۆرک دەبێت لەگەڵ میوانداریەکی تایبەت بە فیفا و یاریەکانی جامی جیهانی ڕێکخراوە. هەروەها کۆشکی سپی ڕایگەیان کە دۆناڵد ترامپ و خانمی یەکەمی ئەمریکا مێلانیا ترامپ لە یاری کۆتایی جامی جیهانی بەشدار دەبن. هەروەکو دەزانن چەند مانگێک بەر لە ئێستا سەرۆکی ئەمریکا یاریزانی ئەرجەنتینی و یانەی مەیامی ئەمریکی لیۆنێل میسی بانگێشتی کۆشکی سپیش کردبوو. بەفراوی تر بزانین چه یاریەکەش دەباتەوە. بەێ پەیامنێرێ ئێمە لە کۆشکا سپی هیوە سەلام گەلێک سپاس بۆ راپۆرتە هیوە. ولی ارتشا امریکی سپاها ایرو این راگهاند که وی پیلا ششمین یا ایریشن خواه لسر بنگهن لشکریین رژیم ایرانی بداوی کریه. جالیه کی دن و ولاتین رجلات ناوین ادعاین پاسدارین ایرانی رد کرد و دبیجن که ارتشا ایرانی ناوند و سازین سیویلین وان ولاتان دکن آرمانج نهاجی ام دچن جم هفکاری خوا سوران خاطری پیام نیر دنگ امریکا ل وزارت درو یا امریکی سوران چه هرگلین بهتر درباره وان ایریشن داویل جمتهنه. بەڵێ سیروان فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سنتکام بەربەیانی ئەمڕۆ هێنی ڕاگەیاندراوێکی بەڵاو کردەوە. لەو ڕاگەیاندراوە وتی کە خولێکی دیکەی هێرشەکانی بۆ سەر پێگە سەربازیەکانی حکوومەتی ئیران بە سەرکۆتویی کۆتایی پێهێناوە. بە وتێ سنتکام فڕۆکە جەنگیەکان درۆن و هەروە کەشتیە جەنگیەکان دەیان پێگەی سەربازی حکوومەتی ئێرانیان کردووەتە ئامانج. سنتکام هەروەها دەڵێ کە لە ئامانجەکانی ئەم هێرشانە لەمانە بوون کە چاودێری ناوەندەکانی چاودێری کەناراوەکان و هەروەها بەرگری ئاسمانی و ژێرخانە لوجستیە سەربازیەکان و تواناکانی دەریایی حکوومەتی ئێران ئامانجی سەرەکی ئەم هێرشانە بوون. بەوتێ سنتکام ئەم هێرشانە بە فەرمانی فەرماندەیی گشتی هێزە شەکدارەکان یانەیە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کراوە. دوو ئامانجی سەرەکی هەبووە. یەکەم ئامانج ئەوە بووە کە تواناکانی حکوومەتی ئێران بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز کەم کاتەوە و هەروەها توانای ئامانجی دومیشی ئەوە بووە کە کاردانەوەیەک بێ بۆ هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر ئەم کەشتیانە و حکوومەتی ئێران بەرپرسیارەتی بخاتە سەر حکوومەتی ئێران بۆ ئەم هێرشانە. ئەمە شەشەمین دەوری یاخولی هێرشەکانی ئەمریکا بوو بۆ سەر پێگە سەربازیەکانی حکوومەتی ئێران لە چەند ڕۆژی ڕابردووە. بەرپرسێکی باڵای ئەمریکی لەگەڵ ڕۆژنامەی واڵ ستریت جۆرنال قسەی کردووە تویە کە جیا لە پێگە سەربازیەکان چەند پردیش لە باشووری ئێران کراونەتە ئامانج و مەبەست لەو ئامانجانە ئەو بووە کە ڕێڕەوی بردننی پشتیوانی بۆ بەندەر عەباس و هەروەها بۆ ناوەندێکی پایگایکی دەریایی لە نزیک تەنگەی هۆرموز ببڕێت. ئەو بەرپرسی ئەمریکا دەڵێ کە حکوومەتی ئێران لە ئەم ناوەندە دەریایە کەڵکوەردەگری بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان. دوای هێرشەکانی ئەمریکا ئەوە حکوومەتی ئێران بە پاساوی ئەوە بە بانگەشەی ئەوە کە لە بنکەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە
ناوەڕاستەدا هێرشی کردشن وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەم وڵاتانە بانگەشەکانی حکوومەتی ئێرانی ڕەت کردەوە لە پاڵەوەش خودی ئەمریکاش بانگەشەکانی حکوومەتی ئێرانی ڕەت کردەوە یەک لەو هێرشانە بۆ سەر ئوردون بوو ئەو حکوومەتی ئێران وتویە لە پایگایکی ئەمریکامانداوە لە ئوردون بەڵام ئوردون ڕەتی کردوەوە دەڵێ سێ موشکی حکوومەتی ئێرانمان خسووەتە خوارەوە هەر لەسەر ئەمە ئەیمن سەفەدی کە دەبێتە وەزیری دەرەوەی ئوردون قسەی کردووە دەڵێ بوونی هێزەکانی ئەمریکا لە ئوردون لە چوارچێوەی شەڕی دژی داعشدایە لە چوارچێوەی ئەو هاوکاریانەیە لە نێوان ئوردون و ئەمریکا لە بواری بەرگریدا و ئوردون هیچ ڕۆڵێکی نییە لە شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکادا. هاوکات سوپای پاسداران بانگەشەوەی کردبوو کە لە بنکەی ئەلتەنەفی داوە کە دەکەوێتە نێوان سووریە و ئوردون و عێراق بانگەشەوەی کردبوو کە لە ئەم هێرشەدا بۆ سەر ئەلتەنەف چەند سەربازی ئەمریکی کوژراون و چەند کەسیش بەدیل گیراون هەر لەسەر ئەم بابەتە سنتکام فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە ئەم بانگەشەیە بە درۆ قسەوتی هیچ سەربازێکی ئەمریکایی لە سووریە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکوژراوە و یا بەدیل نەگیرەوە بەرپرسێکی سووریەش لەگەڵ ئاژانسی فرانس پرس قسەی کردووە ئەو بانگەشەیە درۆ قسووتەوە وتویە هێرش نەکراوەتە سەر بنکەی ئەلتەنەف. دوای هێرش کرا سەر بەحرینیش ئەم بربەیانی هێنی سوپای بەحرین ڕاگەیاندووە چەند موشک و درۆنی حکوومەتی ئێرانی خسووتە خوارەوە ڕاگەندراوێکی توندیشی بەڵاو کردوتەوە لەسەر حکوومەتی ئێران وتویە کە حکوومەتی ئێران بەردەوامە لەسەر ڕێبازە شەڕەنگەیزانەکەی خۆی لە ڕێگەی ئەو دەستێژیە تاوانکاریانە و بە خەڵکی دژ بە خەڵکی مەدەنی ئەیکا کوێتیش هەروە تێکشکاندی چەند درۆنی حکوومەتی ئێرانی ڕاگەیاندووە هەندێک لە هێرشە درۆنیەکان بۆ سەر کوێت دەدرێتە پاڵ ئەو گروپە میلیشیایانەی سەر بە ئێران کە لە عێراقن هەروەها سوپای پاسداران ڕاگەیاندووە هێرشی کردووەتە سەر قەتەر و عومانیش لە قەتەر بەپێ راپۆرتەکان منداڵێک لەسەر لە هێرشاندا بریندار بووە هێرش بۆ سەر قەتەر و عومان لە کاتێکدایە کە ئەم دوو وڵاتە یەکێ لە نێوەندگیرە سەرەکیەکانی نێوان حکوومەتی ئێران و ئەمریکا بوون بەتایبەت قەتەر کە نێوەندگیری ئەو یادداشتە لێکتێگەشتنێشی کرد لە نێوان ئەمریکا و حکوومەتی ئێرانەوە هەروە وتووێژە تەکنیکەکانی پاش ئەوەش. بەڵێ سۆران خاتری پەیامنەری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە سپاس سۆران. لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات دانیشتنێکی بۆ هەڵسەنگاندنی دۆناڵد بڵۆم کاندیدی پێشنیارکراوی سەرۆکترامپ بۆ پۆستی یاریدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئەنجامداوە ئەگەر سینات دۆناڵد بڵۆم پەسەند بکە ئەوە بڵۆم بەرپرسێکی گرنگ دەبێت لە جێبەجێکردنی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان و سووریا و ئێران و تورکیا و هەروەها وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ زانیاری زیاتر دەچینە لای مەریوان حەمە پەیامنەری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان جارێک پێمان بڵێ دۆناڵد بڵۆم کێیە؟ بەڵێ دۆناڵد بڵۆم دیپلۆماتکارێکی ئەمریکی و نزیکەی 30 ساڵ خزمەتی لە کاروباری دەرەوەی ئەمریکادا هەیە ئەو پێشتر باڵوێزی ئەمریکا بووە لە پاکستان و تونس و هەروەها لە چەندین پۆستی دیپلۆماسیا کاری کردووە لە عێراق و کوێیت و میسر و ئەفغانستان و هەروەها لەسەر مەلەفی وڵاتانی کەندا و ئێرانیش کاری کردووە. بڵوم لە وتاری دەستپێکی خۆی لە لیژنەی سینات پەیوەندەکانی دەرەوەی سینات جەختی لەسەر ئەزمموی درێژخایانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردەوە و باسی عێراق و سووریاشی کرد با تەماشایان راپۆرتە بکەین. دۆناڵد بڵۆم پاڵەوراوی سەرۆک ترامپ بۆ پۆستی جێگری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک لە دانیشتنی هەڵسەنگاندنیدا لە بەردەم ئەندامانی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات وتی عێراق هاوپەیمانێکی گرنگی واشنگتنە و ئاماژەی بە گەشەکردنی پەیوەندی ئابوووریەکاندا و هەروەها هەوڵەکانی عێراقی بۆ سنوورداکردنی کاریگەری میلیشیا پاڵپشکراوەکانی ئێران بەرز ڕاگرت. دۆناڵد بڵوم کۆبوونەوەی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراقی لەگەڵ سەرۆک ترامپ بەرز نرخاند و وتی کەمایی دڵخۆشی بوو گوێمان لە زەیدی بێت لە کۆشکی سپی توپاتی بکاتەوە کە 30 مانگینۆ دوامۆڵەتە بۆ میلیشیاتی ڕووسەکانی سەر بە ئێران چەکەکانیان ڕادستی حکوومەتی عێراق بکەن.
سەبارەت بە سووریاش بڵۆم وتی دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد و هەڵگرتنی گەمارۆکان دەرفەتی نوێ بۆ بازرگانی و وەبەرهێنانی ئەمریکا لە وڵاتە دروست بووە. لە دانیشتنەکەدا سیناتۆر جین شاهین جەختی لەسەر گرنگی بەشداریکردنی هەموو پێکاتەکانی سووریا لە دەسەڵات کردەوە. هاوبەشیکردنی دەسەڵات لە سووریا لەگەڵ هەموو پێکهاتەنەتەوەی جیاوازەکانی ئەم وڵاتە زۆر گرنگە. هەندێک پێشکەوتن لە سووریا هەبووە، بەڵام ڕوونەکە هێشتا کاری زۆر ماوە بکرێت. بەڵێ بەفراو بڵۆم لە بەڵێنیدا ئەگەر سینات کاندیدکردنی ئەو پەسەند بکە ئەوە کار دەکات بۆ پێشخستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەروەها پەرەپێدانی هاوکاری زیاتر لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. باشە مەریوان گاوێن لە پێشوەیەکی ئێدی چنە؟ لە ئایندەیەکی نزیکدا بڕیارە لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات دەنگ لەسەر پەسەندکردنی بڵۆم بدات. ئەگەر ئەو لیژنەیە کاندیدکردنی ئەو پەسەند بکەن ئەوە دەخێتە بەردەنگدان لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنی سیناتەوە. ئەگەر لەوێش پەسەند بکرێ ئەوە بڵۆم بە فەرمی دەبێتە یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەو کاتە ڕۆژانە بەرپرسیارەتی ڕاپەڕاندنی یان جێبەجێکردنی زۆربەی سیاسەتەکانی حکوومەتی ئەمریکا دەبێت و بەردەوام ڕاوێژ لەگەڵ وەزیری دەرەوە کۆشکی سپی دەکات لە بەرەو پۆستێکی زۆر گرنگە ئەم پۆستە. بەڵێ مەریوان حەمە پەیامنێرێمە لە کۆنگرس ئەمریکی سپاس بۆ vê راپۆرتێ. بەڵێم هەر بەردەوامت پێشکەشکردناوێ بارنامەیە زیندی ji dengê Amerîka li Washington di êrişeke mûşek û dronan de li ser çiyayên zêrge wêzeleyê li Silêmaniyê li Herêma Kurdistanê neh pêşmergeyên Partiya Komeleya Zehmetkeşanên Şoreşgeriya Kurdistana Îranê hatin kuştin û çend kesên din jî birîndar bûn. Bo bêtir zanyarîn em niha di çin Cem Sinûr Kerîm peyamnêra li Silêmaniyê. Sinûr çi zanyariyên herî dawî derbarê vê êrişê li Cem te hene؟ بەڵێ سیروانم کاتتان باش وا دیارە هەرێمی کوردستان لە شەوی ڕابردووە شەو ڕۆژێکی قورسی بەڕێکرد بەو پێوەی لەژێر هێرشێکی لەژێر کۆمەڵێک ینی هێرشی قورسی کۆماری ئیسلامی ئێراندایە وەک دەزانن ئەمڕۆ سەر لە بەیانی بە نزیکەی کاتژمێر 5 بۆ 6 بەیانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی 8 ساروخەوە هێرشی کردە سەر بنکە و بارەکەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان لە نزیک چیاکان یاخود کێوەکانی زڕگوێزەلە بەو هۆیەوە کە لە سەرەتادا دوو پێشمەرگە ببورن ینی 8 پێشمەرگە و دواتریش بەهۆی سەختی برینەکەیەوە پێشمەرگەیەکی تریش گیانی لەدەستدا لە کۆی گشتیدا 9 پێشمەرگە گیانی لەدەستدا دوو پێشمەرگەش بە وتەی خۆیان بریندارە کە برینی یەکێک لە پێشمەرگەکان سەختە. سیروان دەمەوێت بە ئەبدەیتی تازە ئەبدەیتان بکەم هەر کەمێک بەر لە ئێستا بەداخەوە کە هێرشێکی تر کرایە سەر ناوچەیەک لە شاری سلێمانی بە ناوی ناوچەی تاسلوجە گەڕێکێکە لە گەڕەکەەکانی نزیک سلێمانی و باز لەوە دەکرێت کە تا ئێستا ئەلبەتە زەرەر و زیانەکان دیاری نەکراون واتە دیار نین بەڵام هێرش کرایە سەر و ناوچەیە و ئێستا کە من لە ناو لایڤەکەدام واتە ئەو هێرشانە لەسەر هەرێمی کوردستان بەردەوامە. دیارە ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەمە چاوپێکەوتنمان لەگەڵ یەکێک لە بەرپرسەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان کردو پێم خۆشە ئێمە و بینەران بە یەکەوە سێری بکەین. بەرەبەیانی ئەمڕۆ ساعتی 5:30 بوو زیاتر لە 8 درۆن و موشک دای لە کەمپی ئۆردوگای ناوەندی زڕگوێزەڵا کە شوێنی بارگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە کە بەداخەوە لە ڕووداوەدا 9 کەس لە هاوڕێیانمان شەهید بوون و 2 کەسی دیکەش بریندار بوون کە بەخۆشیەوە بارودۆخی بریندارەکان تایسا پێکەوە قسەکەین باشترە و چارەسەری پێویستیان وەرگرتووە. سنوور دەمێ بزانم ئەوی بینیتان دیار بوو چاوپێکەوتنی بێکێک لە بەرپرسەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان بوو کە ئێمە ئەمڕۆ چاوپێکەوتنمان لەگەڵا کرد. سیروان دۆخەکە بە جۆرێک کەسیارە لە هەرێمی کوردستان پێم خۆشە شتێک بگەڕمەوە کە ئێمە ئەمڕۆ لە کاتی ئەو چاوپێکەوتنەدا لە بارگای یەکێک لەو حیزبانە لە ناو یەکێک لە گەڕەکە دیارەکانی شاری سلێمانی کە درۆن هاتە سەر بارگاکە و بەداخۆی من نەمانتوانی لە ناو بارگاکە چاوپێکەوتنەکە ئەنجام بدەین بە ناچاری دوای نیو کاتژمێر چوینە جێگەیەکی تر لەبەر پاراستنی ئەمنی خۆمان و پاراستنی گیانی میوانەکەشمان چوینە شوێنێکی ترکە چاوپێکەوتنەکە باشە سنوور هیچ زانیاریەکیان لەسەر باسی ژمارەی قوربانیانەکانت کرد ژمارەی برینداران و هەروەها ئایا ڕێوڕەسمی ناشتنیان بەڕێوە چووە تا ئێستا؟
بەڵێ بەفراوا دیارە دوای نیۆڕۆ دیسان کۆماری ئیسلامی ئێران هێرشی کردە سەر بارگاکانی کۆمەڵەم جارێک کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە سوورداش بەهۆی هێرشەکەەوە دوو پێشمەرگەی کۆمەڵە کە پێشمەرگەیەکی ژن و پێشمەرگەیەکی پیاون ئەوانیش بریندارن واتە لە ئێستادا بە هەردوو کۆمەڵەکە 4 بریندار لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانن کە وەکو باسم کرد برین یەکێک لە بریندارەکان سەختە سەبارەت بە کوژراوەکان نۆ کوژراو ئێستا لە پزیشک دادی سلێمانین ئەمڕۆ ئێمە چین سەردانمان کردن بەڵام لەبەر هەلومەرجی ئەمنی جارێ دیار نییە کە مەراسیمی بە خاکسپاردنی ئەو پێشمەرگانە کەی وا چۆن ئەنجام دەدرێت لەبەرەوەکو باسمان کرد ئێستا هەرێمی کوردستان بە گشتی لە دۆخێکی خراپی ئەمنیدایە هێرشەکان وەکو ئێستا کەمێک بەر لە ئێستا باسم کرد تەنیا بۆ سەر بارگای حزبەکان نییە هێرشێک کرایە سەر گەڕێکی تاسلوجە کە گەڕێکێکی مەدەنی نشینە و هێزەکانی پێشمەرگەی یەکێتی لەوێ بارگایان هەیە بەدەر لەوە ینی مەبەستمەوەی کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ هیچ بنکە و بارگایەکیان نییە. بەێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی گەلێک سپاس بۆ ڤان زانیاری و ئاگاهیان. لە بەردەوامی بەرنامەکەماندا سەرنج دەخەینە سەر پێشهاتە ئەمنیەکان لە هەرێمی کوردستانی عێراق کە بە پێی راپۆرتەکان سیستمی بەرگری هاوپەیمانی نێودەوڵەتی لانیکەم 8 فڕۆکەی بێفڕۆکەوانی لە ئاسمانی هەولێر تێکشکاندووە بۆ زانینی دوایین وردەکاری ئەم هێرشانە و دۆخی ئەمنی هەولێر دەچینە لای پایامنێر دیار جەماڵ. دیار دوایین زانیاریەکان چین و هێرشەکان چه زەرەر و زیانێکیان بووە هەروەها دوای ئەوەش بۆمان باس بکە کێڵگەی کۆرمۆر تووشی با بڵێن وتیان شەوی ڕابردوو کێڵگەکە بەهۆی مەترسی ئاسایشیەوە کارەکانی ڕایگیراوە ئەمەوێ بزانم ئایا کارکردن هێشتا دەستی پێ کردووە؟ بەفراو سڵاوت لێبێ دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ 8 هێرشی درۆنی کرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان سەرجەم هێرشە درۆنیەکان لەلایەنی سیستەمی بەرگری هێزەکانی هاوپەیمانانەوە تێکشکێنرا و لێرە و لەوێ گروپە چەکدارەکان لە سۆشیال میدیا و بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە سیستەمی بەرگری هەولێر تێکشکێنراوە بڵام دیارە هێزەمنیەکان و هەروەها ئیدارەی پارێزگای هەولێر ڕەتی دەکەنەوە کە سیستەمی بەرگری کارایە و هەر هێرشێکی موشکی بکرێتە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دیارە بڵین بەرپەرچەدانەوەی دەبێت سیستەمی بەرگری و هەروەها تێکیان دەشکێنن ئەمێ باستەوە بکەم کە سەرۆکایەتی هەرێم ئەمڕۆ ئیدانەی ئەو کردەوە تێرۆریستیانەی کرد کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان بە گشتی و هەولێرش بە تایبەتی چووکە بە پێی ئامارێکی ڕێکخراوی CPT ئەمریکایی لە 1970 هێرشەکان بۆ سەرخاکی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بووە و دیارە هێرشەکان هیچیان هیچ زەرەر و زیانێکی گیانی و مادیان نەبووە بەڵام ئەمەش ترس و دڵڕاوکێکی زۆری لەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە و کاریگەری نەرێنی لەسەر ئابووری هەرێمی کوردستان هەبووە و ئەمێ باس لە کۆرمۆر بکەم دیارە کۆرمۆر لە دوێنیەوە کارکردن لە کێڵگەی غازی کۆرمۆر لە سونی چەمچەماڵ لە سونی پارێزگای سلێمانی ڕاگیراوە بەهۆی ئەوەی کەم دەنگۆی ئەوە هەیە و هەروە زانیاری هەواڵگری هەیە لەوەی کە هێرش بکرێتە سەر کێڵگەی کۆرمۆر بۆیە هێزەمنیەکانی هەرێمی کوردستان و هێزەکانی دژە تیرۆری عراق تەواوی ڕێوشێنی ئەمنیان گرتووەتە بەر بە پێ و زانیارانی کە دراون بە ئێمە دیارە هێرشەکان ویستویانە لە سنووری داقوقەوە بکرێت لە سونی پارێزگای کەرکووکەوە و هێزێکی زۆر لەو سنوورانەدا بڵاوی پێکراوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە هەر هێرشێک بکرێتە سەر کۆرمۆر ئەمێ باس لەوەش بکەم کە هێزەمنیەکان و هەروەها بەرپرسانی ئەو سنوورە توانیان هەر لە شەوی ڕابردوو تەواوی خەزانەکانی ناو کێڵگەی کۆرمۆر خاڵی بکرێت بۆ ئەوەی کە لە هەر ئەگەرێکدا کە کێڵگەی کۆرمۆر ڕوبەڕووی هێرش بوویەوە کە زەرزیانی گیانی و مادی زۆری لێ نەکەوێتەوە بە شێوەیەکی گشتی دۆخەکە دۆخێکی ئالۆزە بەڵام ڕێوشێنی ئەمنی تون گیراوەتە بەر و حکوومەتی هەرێمی کوردستانش لە ئاسی باڵا داوای ڕاگررتنی هێرشەکانیان کردووە و داوایان کردووە کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو جەنگەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕوودەدات ولی دیار ڕاستیشی هەرجارە کۆڤێریشن ژویرەنگی چێ دەبن یەکسەر باندۆرێ لەسەر بنەسازیە هەرێما کوردستانی دکن دیار جەمال پەیامنێر لە هەولێرێ گەلەک سپاس بۆ وێ راپۆرتێ. هێرشی موشکی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بارگای حەزبە کوردیەکان ئێران لە هەرێمی کوردستان جارێکی دیکە چڕ بووەتەوە و بە پێی ئاماری کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە دوایین هێرشی ئێران بۆ سەر بارگەکانی ئەو حەزبە چەندین پێشمەرگە کوژراون. دوا بە دوای هێرشەکە سکرتێری گشتی حزبی کۆمەڵەش ڕایگەیاندووە کە ئەم هەنگاوەی ئێران بە بێوەڵام نابێ ئەمەش هەڵوێستێکە
پرسیاری گرنگ سەبارەت بە وەڵامی ئەو حیزبە و داهاتووی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کۆماری ئیسلامی و دەرەنجامە ناوچەیەکانی ئەم گرژیانە دەوروژێنێت. بۆ زانیاری لە ڕەهەندەکانی ئەم هێرشە و وەڵامی کۆمەڵە لەگەڵ کاکۆ عەلیار ئەندامی مەکتەب سیاسی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران قسە دەکەین. کاکۆ پێش ئەوەی دەست بە گفتوگۆکەمان بکەین هاوخەمی خۆم دەرەبڕم بۆ گیان لە دەستدانی چەند ئەندامی حیزبەکەتان لە هێرشەکانی ئەم دوایانەدا. پرسیارەکەم ئەوەیە بۆچی کۆماری ئیسلامی لەم سات و کاتانەدا کە ڕوبەڕووی قەیرانێکی قۆڵی نێوخۆیە دەست دەداتەم هێرشانە؟ زۆر سپاس بۆ ئێوە و منیش لە پێشدا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ ژیانی پاچی ئەم شەهیدانە دوایین شەهیدانی زوتنەوەی کوردستان وە کۆمەڵە کە سەر لە بەیانی ئەمڕۆ بەداخەوە لەو هێرشە موشکیەدا ژیانیان بەخت کرد و لیوای چاکبوونەوەش بۆ برینداران دەخوازم. بەڕاستیدا دەزانین لە هەموو ئەم ساڵانەی دوای کۆماری ئیسلامیدا من زۆر ناسمەوە پێشوو و بە تایبەتی دوای شەڕی 12 ڕۆژە و دوای شەڕی 39 ڕۆژەی کە بینی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا هاتە ئاراوە گەورەترین مەترسی ئەمنیەتی کە ئێرانیەکان و کۆماری ئیسلامی باسی لێ دەکەن حیزبە کوردیەکانن، چون پێیان وایە ئەمان هەم ڕێکخراویان هەیە، هەم جەماوەری خەڵکیان لەگەڵا و هەم هێزی پێشمەرگەیان هەیە. ئەوان مێژووی کوردیش دەزانن و دەزانن کۆر ڕەنگە لە دەرفەتەکان بتوانێت کەڵکی گونجاو وەرگێ بە تایبەتی بەو پشتیوانیە گەورە جەماوەریەی کە لە ناو خەڵکدا هەیەە. بۆیە بەبێ ئەوەی کە ئێمە و حیزبەکانی تری کوردستانیش بەشێک بین لەو شەڕە یا بەشداریمان تێدا کردبێ، بەڵام بەردەوام و لە ڕۆژی یەکەمەوە ئێمە لەژێر بۆمباران و درۆمباران و موشکباراندا بووین. پێشترێش چەند شەهیدمان داوە، چەندین کەس بریندار بوون. هۆکارەکەی من لەوەدا دەبینم کە ئەو مەترسیەیە کە کۆماری ئیسلامی لەلایەن حیزبە کوردیەکان و جەماوەری کورد بەگشتیەوە دەیبین. ترسیەیە باشە. کاکۆ وەک دەزانی سکرتێری گشتی کۆمەڵە کاک عەبدوڵڵا موحتەدی ڕایگەیاندووە هێرشی کۆماری ئیسلامی بێوەڵام نابێ. ئەم وەڵامە مانای چییە؟ یا کۆمەڵە بە دوای وەڵامدانەوەی سەربازیدایە یان ڕێبازی دیکە پەیرەو دەکات؟ دیارە لێرە باسی پلانی سەربازی و ئەوانە بە وردەکاری ناکرێ باز بکرێ، بەڵام بەگشتی ئەوەی کە گەلی کورد لە کوردستانی ئێران وە کەسێکی وەک کاک عەبدوڵڵای موحتەدیش کە یەکێک لە ڕێبەرە هەرە ناسرا و پشتیوانەدارەکانی کورد لە کوردستانی ئێران دەناسرێت، کاتێک ئەم پەیامە دەدا بەگشتی مانای ئەوەیە کە خەڵکی کورد لە کوردستانی ئێران لەم بارەیەوە بێدەنگ نابێ. چی دیکە کە دەڵێن گەلی کورد لە کوردستانی ئێران تەبیعەتەن ئەمە پێشمەرگەکانی کوردستانی ئێرانیش دەگرێتەوە. من لێرە ئەوەندە دەتوانم باس بکەم، بەڵام ئێمە هەمومان گوێ لەو پەیامە دەگرین و هەمومان خۆمان پێبەند دەزانین بەوەی کە ئێمە لە گیانی پاچی ڕۆڵەکانی ئەم نیشتمانە خۆش نابێت. باشە کاکۆ، ئێوە دەزانن کە بارەگا و بنکەی حیزبە کوردیەکان لەم چەند مانگەی ڕابردوودا بە بەردەوامی لەلایەن کۆماری ئیسلامی و دەکرێتە ئامانج و کراوەتە ئامانج. بە لە بەرچاوگرتنی ئەمە بۆچی هێشتا پێشمەرگە و ئەندامانی حزب لەو ناوەندەدا ئامادە بوون؟ ینی هیچ ڕێو شوێنێکی ئەمنیتان تا ئێستا بۆ پاراستنی گیانی ئەوان بۆچی دانەناوە کە تووشی ئەم کارە ساتە نەبنەوە؟ ئەم هێرشەی کە ئەمڕۆ ئەنجامدرا کە لە ڕاگەیاندنی حیزبی ئێمەشدا هاتووە، ئەمە 40 جار زیاتر لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ئێمە کەوتوینەتە بەر ئامانج. دیارە لە زۆربەی هەرە زۆری ئەم هێرشانەدا ئێمە توانیمانە خۆمان پارێزین، ڕێوشێنی ئەمنی باشمان گرتۆتە بەر، بەڵام دەزانین کاتێک کە دژمنێکی تا ئەم حەدە غەدار، تا ئەو حەدە بێڕەحم و تا ئەو حەدە پڕچەک هجوم دەکات، تەبیعەتەن نە ئێمە، نە عێراق، نە هەرێمی کوردستان، نە وڵاتانی کەندا و نە ئیسرائیلیش تەنانەت نەیتوانیوە، خودی ئەمریکایەکانش نەیانتوانیوە 100% خۆیان بپارێزن و هیچ مەترسیەکی گیانیان لەسەر نەبێ. بۆیە ئێمەش تەبیعەتەن کاتێک لە بەرامبەر هێرشێکی ئاوا گەورەداین و زیاتر لە 40 جار هجوومان کراوەتە سەر، دیارە بە ناڕەحەتیەوە ئەوە دەڵێم، بەڵام تەبیعەتەن کوژرا و برینداریشی لێ دەکەوێتەوە. ئێمە لەو شوێنانەی کە لێی بووین هەمیشە بارەگای زەرجێزەڵا ئەمە لە خودی بارەگاکە نەدراوە، لە شوێنەکانی دەوروبەری دراوە. ئەوە دەتوانم بڵم بۆی ئەو شوێنە بۆ خۆی کەسی تێدا نییە، بەڵام شوێنەکانی دەوروبەرەوەوانە و لە قسەی پایامنێری ئەوشدا بوو تەنانەت لە تاسلوجەش کە لەو منتەقەیە زۆر دوور نییە، لە تاسلوجەش دراوە. بۆیە
کۆماری ئیسلامی هەر لە شوێنە ناسراوەکان نەدا بەڵکو لە هەموو ئەو جیانەی کە پێی وابێ خەڵک و هێزە کوردیەکانی لێن هجومی دەکاتە سەر و بە موشک و بە درۆن حملەی پێ دەکات. بۆیە ئێمە ڕێوشوێنەکانمان گرتووەتە بەر، بەڵام ناتوانین ئەوە گارانتی بکەین هیچ کەسی تر ناتوانێت کە 100% دەتوانین هەمیشە خۆمان پارێزین. بەڵێ کاکۆ ئەلیار ئەندامی مەکتەب سیاسی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان ئێران سپاس بۆ ئامادەبوونێت لەم گفتوگۆیەدا. زۆر سپاس بۆیەوەش. بله دەمێکێ دەکۆ ئالۆزیێن لە سەرانسەری دەڤەرێ ددۆمن کۆمێنچەکدار یەن سەر بە ئیرانی بە لە عێراقی تەفگەرێن تێکدەر دەست پێکردنە ژبلی ئێریشن لەسەر هەریما کوردستانی لە پارێزگەها بەسرا یا باشووری عێراقێژی وان کۆمان کەشتیên نەفتێکردنە ئارمانج بێتر ئاگاهی دوێ راپۆرتا هونەر ئەحمەددا. لەگەڵ دەستپێکردنەوەی گرژی و ئالۆزی ناوچەکە جارێکی دیکە گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق دەستیان بە جموجوڵ کردەوە. لە بردومانکردنی هەولێر و بە ئامانجگرتنی کەشتی بارهەڵگری نەوتی لە پارێزگای بەسرا لە نێو سنووری ئاوی عێراقدا بە پێی زانیاری دەستگا ئەمنیەکان بەشێک لەو هێرشانە لەلایەن گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراقەوە ئەنجام دراوە. ئەمە لە کاتێکدایە سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێکی 6 ڕۆژە لە ئەمریکایە. شرۆڤەکاران پێیان وایە ئەوەی ڕوودەدات هەوڵی پەلکێشکردنی عێراقە بۆ نێو جەنگ. یەکەم شت بۆ شەرمەزارکردنی سەردانەکەی عەلیزەیدیە و بۆ لاوازکردنی پێگەیەتی لە ئەمریکا. دووەم نامەیەکە بۆ ئەمریکا کە بڵێ تێماتوانین دەستمان بگاتە هەر جێگایە کە بەرژەوەندی تۆی تیابێت. بۆ نمونە پێشتر کە وڵاتی عێراق پێویستە گرێبەست لەگەڵ هەرچ وڵاتێک بکات لە هەرچ بوارێکدا ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداریە کرد و نایهێشت ئەو گرێبەستە سەر بگرێت. بەڵام ئێستا کە مەوزوعەکە ئەمریکایە معادلەکە ئەگۆڕدرێت. حکوومەتی عێراق بە پاڵپشتی ئەمریکا هەموو هەوڵەکانی چڕ کردووەتەوە بۆ چەکداماڵینی گروپە هاوپەیمانەکانی ئێران کە بەشێکی زۆریان لە نێو دامەزراوەی حەشدی شەعبیدا خۆیان کۆ کردووەتەوە. کەسانی نزیک لەو گروپانە دەڵێن هەوڵەکانی ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبیە بە تەواوی. لا ئەستەبعد بە دووری نابینم لە ڕۆژانی داهاتوو شەڕ ڕوو بدات دژ بە بەرەی مقاومە و ڕەنگە حەشدی شعبیش بەشداری بکات. بۆیە هەڵوەشاندنەوەی حەشدی شعبی کەمێ قورسە هەر لەبەر ئەوەیە ئەمریکا ئەو ئەرکەی خستوتە سەر شانی خۆی و لە باڵەکانی حەشدی شعبی دەدا. ناوچە سونیەکان لە پاش شەڕی داعشەوە گیرۆدەی دەستی ئەو گروپانەیە داوا دەکەن ئەمریکا بە جددی کار لەسەر هەڵوەشاندنەوە و چەکدانانیان بکات چونکە عێراقیان خستووەتە دۆخێکەوە کە وڵاتانی ناوچەکە وەکو نەیار تەماشای دەکەن. هذه المنظمة فيها الكثير من الميليشيات الإرهابية. ئەو ڕێکخراوە بەشێکی زۆر میلیشیای تیرۆریستی تێدایە پێویستە هەڵبوەشێتەوە. دەبێت هەڵوێستی ئەمریکا ڕوون و ئاشکرا بێت دژ بەو ڕێکخراوە تیرۆریستیە کە ناوچەی نیشتەجێبوون و فڕۆکەخانە و بنکە سەربازەکان دەکەن ئامانج. پێویستە بڕیارێکی جددی هەبێت بۆ هەڵوەشاندنەوەی ئەوەی ناونراوە حەشدی شعبی. دەبێت چەک بکرێن و لە ناوچەکەمان نەمێنن چونکە بوونەتە مەترسی لەسەر هەمووان. لە دوایین ڕاگەیەنراویاندا گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق بڕی 10 ملیۆن دۆلاریان وەکو پاداشت دەست نیشان کرد بۆ کوشتنی سەرۆک دۆناڵد ترامپ. ئەمە لە کاتێکدا سەرۆکوەزیران هێشتا لە ئەمریکا نەگەڕاوەتەوە و سەرقاڵی گفتوگۆ و واژۆکردنی چەندین گرێبەستە لە بواری ئابووری و وزەدا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا هەولێر. لە میانەی سەردانەکەی شاندی عێراق بۆ واشنگتۆن پارێزگاری نینەوە لە چاوپێکەوتنێکی تایبەتدا ڕایگەیان سەردانی ئەو شاندە دەتوانێت ببێتە خاڵی وەرچەرخان لە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا لە پارێزگای نینەوە پەیوەندیەک کە بە وتەی ئەو پێویستە لە هاوکاری سیاسی تێپەڕێت و ببێتە هاوبەشیەکی ئابووری و گەشەپێدان. با پێکەوە چاوپێکەوتنێکی هاوکارمان سەمیرە عەلیمەندی لەگەڵ پارێزگاری نینەوە ببینین.
سيادة محافظ نينوى أهلا. بريز باريزغاري نينوى عبد الخالق الدخيل هون بخير هاتن واشنطن هون دناف شانديا حكومتي يا بلندانة اواكو لقل سلوك وزير عراقي علي زيدي سردانا أمريكا يدكن جرنجيا في سرداني تشيه. شكرا جزيلا. بيغمان جبروان شرط مرجن دارایی و آبورین کو ولات دا درباز دبه وکه انجام راوستاندنا هنارتنا پترول لطنگا و هرمزیرا ایرو ام جهر دم زیدتر هوجی پر آلی کرنا چافکانین گشپیدان و دهاتینه جبر کو عراق د پلیا یکم دا پشتا خوا به هنارتنا پترول د سر طنگا و هرمزیرا گرم دکه جبر وی یکی دما هنارتنا پترول راوستیا پاجوچونه که آبوری و قیرانه که دارایی ولات هجان جبر وی سروک وزیر رزدار علی الزیدی کارکی پر باش کرد کو دما گنجاو هلبجار جبو سردانا امریکای لگل شانده که بلند حکومت دا کو پیوندی نافبر عراق و امریکای ج پیوندی که اولهی وگوهزه پیوندی که گشپیدانه پیوندی که آبوری هفبشه که راستقین کو خدمتا برجواندین هفپار این هر دو ولاتان بکه هون ایچی پیشکشی وان کمپانیاین امریکی بکن دا کوان هان بدن جبو و برهنانه لپارزگاهانی نوایه کو جبر داعش روبروی ویران کرینه بویه امی همو روتین و بیروکراسی راکن امی پروسه آمادبون آوان حسام بکن هر وها پشگیریا لوجستیکی و پشگیریا تایبت آکوجبو افراندن آوان در فتان و هفپاریا راستقینه دنابرا کمپانیین امریکی و پارزگاه نی نوای دا حوجد که پیشکش بکن بگشتی ام لبندین کو اف سردان به سردان که پر سرکفتی به تایبتی هلجوینا هر دو سروکان سرکفتی بو لکوش کاسپی سروک ترامپ خیرهاتنا گرم لسروک وزیر عراقی کرن او سوپاسین خوا و حس کرن اخواج بو عراقی و بری سروک وزیر دیار کرن یکو ام باور دکن کو دز بگاوین راستقین کریج بو افراندنا هفپاریه که راستقین آگه شپیدانا آبوری لگل امریکای بله اف پشگیری دی جوینا هر دو سروکان دا اشکره بو آخفتن هروها لسر سیهی ایلون هاتا کرن جبو نهیلانا گروپین چکدار و سنوردار کرن چکان دست دولت دا عراق نها دز به وگراندنا رولا خوایا پیشنگی کریه عراق دز به جنوب آوا کرنا سازین اولهی و لشکریین راستقین کریه بریارن بریز فرماندار گشتی هیزن چکدار بریارن مجبورین کوورن بجه کرن بغداد سیاستا گشتی خیز دیکه جناوانجی سیاستا اولهیه ام وکه حکومتا موصل یا هریمی ده همو تدبیر اولهیه و لشکریین کو بریز فرماندار گشتی فرمان لسرده ده جیب کن او پیه که رای کوش سنودارکنا چکاند دست دولت دابا و دولت تن خودیه چکان با و او با یکو کنترولا لسر قرار اولهی و لشکری دیکه بریار ده به تمامی عراقی با نها بری سروک وزیر دز بوان گاوان کریه و پشتگیریه که گل آمازن جبو بری سروک وزیر وی واریده هیا برز عبد الخالق الدخيل باريزغاري نينوى هون جو واشنطن بمرابون قالك سباس جبوه گلک سپاس و سلاف شاندا امرالیه یا پارتیا گلانیا وکهوی و دموکراسی دم پارتی روژا پنجشنبه لگل جیگر سروک گشتی یه پارتیا داد و گشپیدان آک پارتی افکان آلا و سروک مهپ دولت بهچلی هفدیتن پیک آنین مجاراوان هفدیتنان لگل کاربدستین دم پارتی قانونا چارچوه بوکو گریدای پیواجویا آشتیه لترکیه جو بیتر آگاهی درباره وان هفدیتنان و پیش هاتین داوی لترکیه نوها پیامنیر ایوب دمیر جستانبول بمریه ایوب تو بخیر هاتی اف هفدیتن نوها تین چواته و چه بگهرینن راستی دوی دری دا دمکا دریجه یعنی اما نزدیکی دو مه لگل سروکین پکی که عبدالله öcalan هدیتنک چینه بولی امرالی جبو ویجی شانده امرالی هریزده چپا بعضین دوی واری ده بو گوتن کو یعنی لازمه هدیتن چیده دیسا دا وی آلیدن دا جی هم دخوازین شانده جی بو دوی هدیتن دا هم تشتین کودک کتن دستمه تی دیار کرن کو هیئتی هم AKP هم جی MHP سروکی MHP دولت بحثی راجی هدیتن چی کربون دخواست کرنه کو
yani Rewşa Öcalan var Safiye Öcalan da hım tiştên nû bê çêkirin ji bo ku Öcalan diyarî da him wek serokê vê pêvajoyê rêberê vê pêvajoyê derkeve pêşnûsa diyar dikin kî jî dibêje ku lazim e ku evana vê yekê lazim e çareser bikin. Di hêla din da jî bibê nevê yani kanûna çerçeveyê di rewşeka ew ê dabû ev jî em dizanin ku hatiye rojevê. ئەیوب ئایا پارتی دموکراسی و یەکسانی گەل ئاگاداری ناوەڕۆکی یاسایی چوارچێوەیە تا ئێستا هیچ وردەکاریەک یا زانیاریەک لەسەر ئەو بابەتە بڵاو کراوەتەوە؟ Refrahiyan naha rastî him rayedarên Dem Partiyê him jî şanda İmralê ew diyar dikin ku dibêjin di destê me de heya naha hikûmeta Tirkiye tu agahiyek nedaye. Yani ew çarçeveyê da yani kanuna çarçevê da çi heye çi tune hatta naha jî destê wan da tiştekî dîtpartin de lê tê gotin ku yani hin li gorî kulîsa tê gotin ku li ser vî jî ev hevdîtina Dem Partiya şanda İmralê da el jî hatiye rojevê ya heya niha jî kes nizane ku divê kanuna çerçevede çi heye çi tune rastî rexnê Dem Partiyê jî herî dide serbana bû dibe ku rojên pêşiya me da jî evanenekî zelal bibin. Başa Eyûb eger ev qanûn hat parlemana Tirkiye dê çi encamên wê çi encamê bi giştî hebin gelo wê yekser karîger be anna? Sirwan ana rastî kanûn wê bê parlamentoyê ne karmed eva demeka dirêcê ku nîqaş li ser vana jî tê kirin. Yani li gorî diyaniya Gülistan Kılıçdaroğlu yani berdevki yani ev Dem Partiye dibêje ku ev kanûn wê mehat tirme yani vê mehê da wê were parlamentoyê rastî em bêjin ku ev kanûn hate parlamentoyê wê çi encam derkeve çi gorankarî çê bibe diyarî ne ji bo çi zanî kanûn hekevê parlamentoyê jî dibe ku were parlamentoyê parlamento tekeve betlanê heke parlamento tekeve betlanê bivêne vê ev kanûn taxîr dibe heta yekî cotmeyê ji bo ku yekî cotmeyê da betlanê xiras dibe yani dikarim bêjim ku belê ev kanûn dibe ku were parlamentoyê lê divê kanûn de encamek wê derkeve dernekeve zêde tiştek zelal nîne li gorî raya giştî jî dibêjin ku wê kanûn yani vê ew ê da diyar nebe piştî ku parlamento bebe. بەڵێ ئەیوب دەمێر پەیامنێر لە ئیستانبوڵەوە سپاس بۆ ئامادەبوونت ئەیوب. مێژووی دامەزراندنی شاری کۆبانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1912 خەڵکی کۆبانی دەڵێن ناوی شارەکە لە وشەی کۆمپانی هاتووە. کۆمپانیە کە کاتی خۆی ئیشی لەسەر هێڵی شەمەندەفەر کردووە لەو ناوچەیە. پەیامنێرمان ڕەدوان بێزار چاوێکی بە مێژووی ئەم شارە کوردەواریە و چۆنیەتی دروستبوونی خشاندووە با پێکەوە ببینین. Di sala 1912 da bi avakirina kampaniyekê ji bo cîvcîkirina xeta trênê ya bilez, kevirê bingehîn ê damezrandina bajarê Kobanî hate danîn. Ev yek, bi hatina karkirên ji gundê Kurdan ên ji bo neştejîhebûnê li dora kampaniyê pêk hat. Piştra, bi koçberiya Ermeniyan û neştejîhebûna wan li vir, piştî komkujiya ku ji alî Osmaniyan va rastî wan hatibû û vegistina pêşeyên destan, xuyaniyên yekem ên bajêr derketin holê. Neştecîhên herî mecber wê kampaniyê navê Kobanî li bajêr kirin. Bo kolê me hatin şirketê şixuliyan li vê derê jî her kes ji gundê wan hat tê de ma li vê derê ava kirin em wer tê de ma. Em derneketin. Çi qas Ermenî hatin ew hatin me got xey bo bajarê me. Em tê de şixulin em tê de teibîne me çêkiriye me tirên şûnê tirênê çêkiriye. Ev cihê ku li kêlekê sînorê Tirkiyê û îro jî re dibêjin taxa gumrikê di navbera du gundan de bû. Kaniya Ereban û kaniya Mişîdê. Bi berferhbûna avasaziyê re her du gund gihîştin hev û bajarên nihayê Kobanî ava kirin. Bi vê rê re dibe pango. Ve rêdibîniya bariyê naku em sekinî vaya hetanî kêş dare vê re dibe pango. Pango belkî hinek zanin hinek nizanin. Ê kevinkî zanin. Tegwerî. Vay ji wê da kebir dahatin dahat pêba trêna çêz bû xetê trênê şîrket bû. Kopanî ji we çaxê de em dibe Kobanî. Navê Kobaniyê di nava xelkê de her tim dihate bikar anîn. Heta ku rejîmên Erebî hatin û navê Eynil Ereb lê kirin. Ev nav jî ji bo wê gundê hatibû dayîn ku navê wê Kaniya Ereban bû. Esoç xwe bi Kurdî serê Kaniye. Waxto ku bû Kaniya Ereban Ereb koçera digerê.
لکه داره جیره خوشه گوری دویر وردوتینه هادی کل به داره دلابه که دوزه خوشه هیلک دیسته هیلک خراج خوشه دانی دوار سر آب داده بکنی عربون و نواگی انتی عربون بود سنه واگی کرد به داره نه عرب بود پارتیا بعث هات و ناوی عین العرب دقادن فرمیدا وکی نافچه که بکار آنی هروها رژیم بعث کار کرد و ناوی سدان گندر کردان بگویرنن و بکر ناوی عربی تاوی وی اکیجی خلق حریم هر ناوی رسن این باجدار و گندر خواه بکار آنی پشتی کریزا سوری و در کتنا رژیم بعث جه حریم کردان به ناوی ریوبری خوسر حکومت دمکی راگاند و ناوی کانتون کوبانی لحریم خواه کرن لما وقت باجار هم بجن باجار قاطع و کرنا في کوبانی بو و بمیر کوبانی سروی اساسی لوا کو شورش 19 ترمه هاتا و کرن ما حول دا د بلگه خدا در فرمیت خدا کووانا وانا وگرنه راستیا خو اف هریما کو د قادن فرمیدا هاتبو عرب کرن و د هندره سوری دا جی هاتبو پاشگاه کرن به برخدانی شروان خال همبری رخصنا داعش ناو خال همو جهان بلاف کرد به وی برخدانی را کوبانی جبو جهان بو نشانی روبروبرنا تروری و دسپیکا داویا و رخصنه شخجار يجمجي دما كل سرانسري جهاني هاتا ناسكرن هريما عين العرب ند هاتا ناسكرن كسي عين العرب ناس ندكر لدما كو تبكتا هريما كوباني يانجي باجار كوباني هر كسي او ناس ذكر اف هريما كردان كو بردوامي سروجيه و به پیمان سايكسبي كو جهاتي قطاندن خلكي و ايرو شر كيجي جولاي كيدن ددن دسبيكرن او جي شر وغراندنا ناسنمه الرسن ال سرقادن فرمي ين دولتيه رضوان بيزار دنگ امریکا کوبانی راپورتك بالكيش وبراستيج هفكاري ما رضوان بيزار لكوباني قالك جبو قالك كردن لاوروبا دنگ امريكا نتني بلاتفورم كنو تشايانا وكو كوميد في فيديو يدج ببينن كردن اوروباي ينج هر چار پارچين كردستاني هيفي و داخوازن خوا لقال دنگ امريكا پارو دكن بله الشانوگر عمله هنرمندکی باکوری کردستانی کو 6 سال لیوی اروپا در ولاتی خو جان دکم به حسرت ولاتی خو جان دکم جبوی که دنگ کردی امریکا جبوی که اونجی بلا کو چاندا به رسن چاندا کردی لگل جهان بلا دکن و ذل شاندن براسی جبوی که سپاسیا هری مزن جبوی قرار و از قرار و پیروز دکم سرکفتن جبوی بله از سعید سرحاج روشلات باجار خوی و وکرنا دنگ امریکا از بدل جان پیروز دکم از هیویدارم به وسیله آشتیه وسیله آزادیه و به دنگ همو گله کرد و لحش پارچه کردستانی تایبتی روشلات کردستانی و از بخیراتنا و دکم سرکفتنی وراد خوازم خوابات خوش بله خیراتنا و دیگه پیروزایی و دیگه کردیا دنگ امریکا کانال و پیروز به هر وسا انشالله پیش روز ده کو هون پروژه نو امجی جه خاطر ده بگیرن و تایباتی جیش بوی جنا کرد هر وسا همی جن جهان و کی هون زانن و دمه ده گله کی شدت السرجنه هيا زوری السرجنه هيا ام دخوازن کو ام بکار بم ریا و دنگ خو بگیجن جهان و ام شدت آل سرجنه هر وسا کشتن آل سرجنه و پیش روز ام بکار بندنگ خوابگین حمید جواکا و ام چاره سری که به هفره ببینن و از دیسا و پیروز دکم کانال و پیروز به من ناوم نبس عبدالله لباشوری کردستان همکاری هنریه کم هم جانی خوم لألمانیا بسربم روزانه با کردنەوەی دەنگی کوردی لە ئەمریکا زۆر خۆشحاڵم دیارە جالیشی کوردی زۆر لە ئەمریکا هەن کە خەڵکی هەر چوار پارچەی کوردستانن هیوادارم ئەمکردنەوەی ئەم کەناڵە بێتە مای ئەوەی کە کوردان لەوێ یەک بگرن و ڕنگ بداتەوە بەسەر هەر چوار پارچەی کوردستان لە بواری هوەری لە بواری زمانەوانی زۆر گرنگە کە هوشیاری بدەنە خەڵک بەو شێوەی کە بتوانن منداڵان سودمەند بن لێی چونکە منداڵان لە پاشە ڕۆژە نەخشەی کوردستانی گەورە دەچێشن بۆیە هیوادارم ئەم کەناڵە بێتە هۆی ئەوەی کە پەرەسەندێکی تاو لە زمان و لە کولتور و لە هوەری کوردیە لە ئەمریکا
پەرەبسێنێ و کورد لە هەموو دنیا وەک چۆن ئێستا خۆشببختانە لە زۆر وڵاتانی ئەوروپا و دنیا کورد ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە بوارەکانی ژیاندا. هیوادارم بەو شێوەیەش لە ئەمریکا ئەو سەرکەوتنانە بەدەست بێ و یەکێتی نەتەوەی کورد بەهێز بێ. بۆیە کلیلی دەرگای سەرکەوتنمان یەکێتی نەتەوەی کوردە و دووبارە دەستخۆشیتان لێکم هەر بژین سەرکەوتوو بن هەر بژین. سپاس. بله از وەکە هونەرمەند سەرجان کۆبانێ ji Rojavayê Kurdistanê Kurdiya dengê Amerîka pîroz dikim. Dibêjim pîroz be ev qed û xizmeta we hêvîdarim têkeve xizmeta gelê Kurd û bi taybet jî gelê me yê Rojava goana projeyên aştî projeyên wisa pêşketin hene li ser bisekinê û her wiha tevahî gelê Kurd. Spas. بەلێگەلی بینەران ئامادەکاریên داویش بۆ ماچا داویە جاما جیهانê li Amerîkayê berdewam dikin. Lîstika Arjentîn û Spanya dê roja yekşemê li stadyuma MetLife li New Yorkê pêk were ku biryara serokê Amerîkî Donald Trump li wir amade be. Bêtir agahî di vê raporta hevkara me bîta meşayixî de. Kuşka spî piştrast ku serokê Amerîkayê Donald Trump dê roja yekşemê li New Yorkê beşdarî maça fînalî ya Cama Cîhanê ya navbera Spanya û Arjentînê bibe. Di qehremaniyên Cama Cîhanê yên berî de her dem serokê Fîfayê li gel serokê wî welatî xelat dida tîma serkeftî. Di vî fînalê de serokê Amerîkayê û serokê Fîfayê di li ser qadê bi hevra xelatê pêşkêşî kaptanê tîmê bikin. Her wiha ji bo cara yekem di dîrokî de lîstikvanên şampiyon dî gustîlên zêrînên qehremanî wergirin. Ji bo bêtir agahî li ser maça dawiya Cama Cîhanê niha jî em diçin cembrêz Dana Kerîm navcîwanê futbolê navnetewî ji Belçîka Mereyekek. Dana tu bi xêr hatî bo vê bernameyê. Du roj mane yani eyn du roj man 48 saet manekek dana ku gêma dawiya Cama Cîhanî dest pê dike. Tu divê qonaxê de gelek jara mera bû mêvan. Nirxadina te bi giştî û çavraya te ji bo vê gêma dawî çi yekek dana? بەڵێ سلااو کاکسیروان لە بەڕێست و لە بینەرە خۆشەویستەکان بەڕاستی هەروەکو زانین ئەو چوارتیپەی کە گەشتە قۆناغی زێڕین دوات قۆناغ با بڵێن یاری کۆتارۆکو بەڕێزە دیشارتیپیا هەڵبژاردەی ئەرجنتین و هەڵبژاردەی ئیسپانیا کە ئەم دوو هەڵبژاردەیە یاریەکانیان ئەگەر بینە سەرهەنگاوەکانی گەیشتن بە قۆناغی کۆتایی ڕێگاکەی هەڵبژاردەی ئیسپانیا قورستر بوو وەک لە هەڵبژاردەی ئەرجنتین تۆزێک ناڵێن ئاسانکاری بەڵام ئەو تیپانی کات نەبەردەمی ئەرجنتین بێژگە لە یاری پێش کۆتایی کە بەرامبەر ئینگلتەرا بوو تیپەکانی تر هیچیان نەیانتوانیوە بگەنە با بڵێن لە تیپەکەی هەڵبژاردەکەی جیهان نین با بڵێن لە قۆناغی لە هەڵبژاردەی یەکەمەوە تا دێم بەڵام ئەوەی جێگەی شانی باسە کاک سیروان یاری کۆتایی هەمیشە طبعاً یاریەکانی کۆتایی پێشکۆتایی کەوتۆتە سەر سوودبینین لەو هەلانەی کە بۆیان ئەڕەخسێ هەرچەندە تەنا بۆ بیرهێنانەوەی هاندەران و لایەنگرانی ئیسپانیا هەتا ئێستا 38 یاریە لەسەر یەک نەدۆڕاوە تووشی هیچ شکستێک نەبووە چەند جارێک یەکسانبوونی هەبووە و لەم پاڵەوانێتەیە تەنها هەتا ئێستا یەک گۆڵی لێکراوە بە هەموو یاریەکانی جامی جانی ئەو گۆڵە بوو کە هەڵبژاردەی بەلجیکا لێ کردووە بەڵام ئەوەی کە لە هەڵبژاردەی ئەرجنتین بەدی ئەکرێت هەڵبژاردەی ئەرجنتین لە چەند یاریەکە دوا کەوتبوو لە ئەنجامەکە وەکو لە یاری پێش کۆتایش بەرامبەر ئینگلتەرا تا خولەکی 85 بە گۆڵێک لە دواوە بوو بەڵام لە دا خولەکی کۆتاییە توانی لە 5 خولەکی کۆتاییە یەکسان بکاتەوە لە کاتی زیادکراوە توانی یاریەکە بەرێتەوە بە
افجارا یکی سال 1966 و افجارا یکی کو براسی هر دو تیم تیم برانبری هف دیاری که جام جهانی ده دواره مجوی ده حتی کی جان ردیه اف هر دو تیم مزن ده قناغه هری داوی ده دگهجن هم بر هف ببورا پرسیارەکە لەگە جارێک کاسیوان پرسیارم ئەوەیە و ئەفجارە یەکەمش ساڵە 1966 کۆ هەردوو تیم دیارریەکە جاما جیهانیدا تێم بەرامبەر هەف حتا دوارێ مێژووی دە گرنگیاوەیەکێ چییە کۆ گێما فینالێ دەگەهشتن هەم بەر هەف بە دڵنیاییەوە ئەوەی کە هەیە کاک سیروان ڕۆک و بەڕێزی شاتبیا زۆر ئەم دوو تیپە نەکەوتونەتە بەرامبەر یەک بەڵام ئەوەیە ئێستا لەگەڵ بڵێن ئەگەر بینە سەر ئەو دوو ئەستێری کە لەم یاریان لیۆنێل مێسی و لەگەڵ یامیل با بڵێن لەگەڵ یامال کە ئەمان گەنجترین ئەو لە تەمەنی 19 ساڵە و مێسی تەمەنی 39 ساڵەواتە 20 ساڵ جیازی تەمەنەیە لە نێوانیانە بەڵام ئەرۆک و تەمیارێکە زۆر بەهێزە بێت و چاوەڕوان ئەکەین کاریەک بێت بگاتە ئەو ئاستی کە ئێمە چاوەڕێکەین و من پێم خۆشە وەکو ناوژوانێکیش ئیشارەت بە شتێک بەم کاک سیوان ئەم یاریە بەڕێوەبرنی ئەم یاریە دراوە بە ناوژوانێکی زۆر بە ئەزمون کاویش سلاڤکۆڤێنچیکی سلۆڤینیە تەمەن 46 ساڵ ئەم ناوژوانە لە پاڵوانێتی جامی جیهانی 2022 یاری سەرەتای دەستپێکردنی پاڵوانێتەکەی لە نێوان ئەرجنتین و سعودیا بەڕێوەبرد کاوە بوو ئەرجنتین یەکەم شکستی هێنا پاشان بوو بە پاڵوانێتەکە و بۆ هەڵبژاردەی ئیسپانیا لە هەر جیاریەک ئەم ناوژیانە بەڕێوەی بردە بێت نزیکەی 4 بۆ 5 جاری لە ئەوروپا بەڕێوە بردو بۆ هەڵبژاردەی ئیسپانیا بە هیچ شێوەیەک تووشی شکست نەبوون باشە کاکدانا مادەمتە بەحسە ناوبژیوان کرد هەلبژارتنە دەستنیشانکردنا ناوبژیوان کەنگی تێ دەستنیشان ینی کەنگی بریار لەسەر تێ بەری جاما جیهانە یان بەری دیار دەبەکی لەگەڵ کێ یاری دەکە یان بەری وێ یان پشتی وێ ینی مەسەلە چ پرۆسس چاوایی بەڵێ پرۆسس ئەوەیە ئەو چوار تیپەی کە ئەگەنە خولی زێڕین ئەو چوار وڵاتی کە گەشتن بۆ با بڵێن ئینگلتەرا و ئەرجنتین و ئیسپانیا و هەروەها فەڕەنسا ناوژیوانی ئەو چوار وڵاتە دوورەخرێنەوە ئەو چوار وڵاتە بە هیچ شێوەیەک ئیتر بۆیان نییە ناوژیوانی بکەن نەخێر دیاریکردنی ناوژیوان ئەم سەر لە بەیانی ئەمڕۆ بوو کە لەلایەن کۆلیناوە هیچ ناوژیوانێک نازانێت چی هەڵەبژێرێ و کاتێک ئەگەر نازان بەڕێزت ئەو فلیمەتان بینیاننا کاتێک کە ناوی ناوژیوانەکە هێنن سەرەتاوەکو خۆی وتی شڵەژانێکی توش بوو کەمێکیش چاوەکانی پڕ بوو لە فرمێت چونکە لە دوا ساتەکانی با بڵێن قۆناغی ناوژیوانێتیەتی هەرچەنە 46 ساڵە بەڵام ئێستا تا 50 ساڵیش ئەتوانێ بڕوات و ئەمە دووەم پاڵوانێتی بوو بۆ ئەم ناوژیانە بەڕێزە و ئەمە ئیشارەتیش بۆ بکەین کاکسیروان پێش یاری کۆتایی یاری هینیشمانێک کە پێڵەن کلینە فاینال ینی با بڵێن فاینالێکی بچووک لە نێوان هەڵبژاردەی فەڕەنسا و هەڵبژاردەی ئینگلتەرا کە ئەوە بەدڵنیاییەوە یاریزانەکان بەدڵشکاویەوە ئەچن بۆ ئەو یاری هەرچەنە تۆزێک لێ و گازاندایە لەلایەن هەڵبژاردەکان و هەروە لە 2022 بوو کام یارێ هیچ پێویستیەکی نییە بەڵام ئەمە دیاریکردنی پلەی سێم و چوارەمە کاویش بە دیسان ناوژیانێکی بە ئەزمون خێسۆز فەنزۆلایەکای بابڕێەوە باشە کەک دانا بە کورتی حتا کیشان ڕادەیە ئەو مشتومڕێن کۆ لەسەر یاریێن ئەرجنتین ینی ناوبژیوانێن یاریێن ئەرجنتین هەگەر یا مصر بەر یا کێڤێردێ بێ یان بگشتی ئەو مشتومڕ هەبوو باندۆرێ لەسەر دەستنیشانکردنا ناوبژیوانێ بۆ گێما فینالێ هەبوو بەڵێ بە دڵنیاییەوە خۆی مشتومڕەکە زیاتر بەڕاستی لەسەر هەڵبژاردەی ئەرجنتینە چکال بژاردەی ئەرجنتین لەو یاری بەرامبەر ئینگلتەرا ناوژیوان ئەبوایە هەر لە سەرەتای یاریەکەەوە بۆ زیاتر بیتوانێت کۆنتترۆلی یاریەکە بگرێتە دەست تۆزێک ئەرۆکو بینیمان یاریەکە لەبەرەوەی کێشێکی سیاسیش کاتی خۆی دروست بووە لە بینی ئینگلتەرا و ئەرجنتین یاریەکە لە سەرەتای دەستپێکردنەوە بە زۆر بەهێز دەستی پێکرد تۆزێک ناوژیوان با بڵێن لەگەڵ بەهێزی یاریەکەیان نەڕۆشت تۆزێک ئەوە کێشەی دروست کرد بەس لە دواییە وەکوتم دەست نیشانکردنی سلاڤکۆڤێنچیچ بۆ ئەوەیە کە ئەم ناوژوانە ئەزمونێکی زۆر زۆری هەیە و ئەم لە سلۆڤینیایە با بڵێن بە هیچ شێوەیەک تیپەکەشی تەنانەت بەشدار نەبوو لەم پاڵوانێتە بۆیە دەست نیشانکردنی ئەم ناوژیانە بە بۆچوونی من شتێکی باش بوو باشە کاکدانا تو بدلێتەیە دەخوازە کی بسەرکە بە ئەرجنتین یا ئیسپانیا
وڵی لە ڕاستیە من بۆ من هیچ جێگەی دڵخۆشی نییە بەداخەوە بەڵام پێم خۆشە ئیسپانیا ئەگەر وەکو خۆم بڵێ ئیسپانیا پێم ئەمێ پشتی 48 کاتژمێرە بزانن کە کیژوان بەڵام مێسی بەخوا مێسی کێشەیە بەێ گەلێک سپاسکە کە دانا حەمەکەری ناوژیوانێ ناودەوڵەتی فوتبۆلی سپاس بۆ ئەوێ بەشداریاتە سپاس بۆ ئێوەش بەڵێ سیروان گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان و سپاس بۆ ئێوە بینەرانی عزیز کە تا ئەم ساتە لەگەڵمان بوون بە ناوی هەموو هاوکارانمەوە هیوای کاتێکی ئارام و خۆشتان بۆ دەخوازم تا دیدارێکی تر و بەرنامێکی تر مەڵتاناوە ببینیت خێر و خۆشیێدا. بینندگان محترم سلام. به برنامه خبری دری تلویزیون صدای آمریکا از واشنگتن دی سی خوش آمدین. امروز جمعه 17 ماه جولای سال 2026 میلادی است. نجیب خلیل هستم. نخست توجه بفرمایید به سرخط چند خبر. Good evening. Before we begin, I'm proud to report that our country is safer. دونالد ترامپ رئیس جمهور ایالات متحده در یک سخنرانی در مورد تمامیت انتخابات و آسیب پذیری‌های نظام انتخاباتی امریکا صحبت کرد و به گونه ویژه از تهدید سایبری چین هشدار داد.